يعني روض لعلم يهودي إذا كانت المساعدة والسلام علم وإرفان من نبوة صلى الله عليه وسلم كيف ميلاد به في رمضان علم يعني بميلاد الله عدادته الجامعية أويك بدي خانق بصلاداي وسويتي زور بالرجال طلبت هذا برجر بۆ من شانازیەکی گەورە بوو کە بێمە خزمەتی مامۆسایانی ئاینی لە شاری خەلیفان و دەوروبەری باسی ڕۆڵی مامۆسایانی ئاینی بکەم لە مێژوودا و لە ئێستادا و باز لەوە بکەم مامۆستایانی ئاینی بۆ هەموو میلەت و نەتەوەیەک جگەی شانازین ئەوان مەشخەڵانی عیلم و عیرفانن چۆن ئەو ڕۆڵە تاریخی ئەوان بەرز بنرخێنین و چۆن ئەو ڕۆڵیان بۆ بگێڕینەوە و خۆشیان فعلەن چ دەور و ڕۆڵێکیان هەیە لە واقعی سیاسی و کۆمەڵایەتیە.